سەردانمان بۆ لای برایانی کۆمەڵی دادگەری بە مەبەستی پیرۆزباییکردن لە هاوڕێی خۆشەویست مامۆستا حەسەن بە بۆنەی دەست بەکاربوونی وەکو مەڵبەن و خاڵی دووەمیش بۆ پیرۆزبایی و سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵ. ئێمە زۆر خۆشحاڵین دیارە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی دادگەری مێژینەیەکی باشمان هەیە لە دابینکردن و لە خواست و ئاواتەکانی گەلەکەمان هەوڵمانداوە بەردەوام لە بەرەی خەڵک بین و ئومێد دەکەم ئەو پەیوەندیانە کە ئێستا بڕیارمانداوە لە داهاتوودا کۆبوونی هاوبەشمان هەبێ، خاڵی هاوبەشمان هەبێ بۆی بەشداری بکەین لە چاکردن و چاکسازی سیستەمی ئیداری ئەم وڵات. ئەمڕۆ پێشوازمان کرد لە وەفدی مەكۆی گۆڕانی مەكۆی كەلاری بزوتنەوەی گۆڕان. سوپاسیان دەکەین کە هاتبوون بۆ پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان. سوپاسی هاتنیان دەکەین و سوپاسی پیرۆزباییەکەیان دەکەین. وە لە کۆبوونەوەکەدا جەخکرا لەسەر زیاتر کاری پێکەوەی و ئیشی مشتەرەک و هاوبەش بۆ خزمەتی زیاتری خەڵک و ئەو خاڵانەی کەوا داکۆکێ لە مافی خەڵک ئەوەی کەوا بەگژاتوونەوەی گەندەڵی و نێشتنی کەم و کورتیەکان و قۆرخکاری ئێمە جەختی زیاترمان لەسەر کردەوە و لە داهاتووشە بە هاوشانی هەموو لایەنە سیاسیەکانی تر کاری هاوبەش و کاری گەورە بکەین بۆ خزمەتکردنی ملەتەکەمان و بۆ خزمەتکردنی دەفەرەکەمان دەفەرەکەمان.